نمایشکردنەوەی یەکێک لە پێشەنگا شێوەکاریەکان بۆ خانوویەکی دەستڕەنگین کاویش زۆر بەڕێز خاتوو فاتمە شەقلاوەیە. پێشەنگاکە بێگومان کۆمەڵەیەک تابلۆی زۆر ناوازە و تایبەتی ئەم خاتوونی تیان نمایش کراوە و ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانە نیشتیمانی ئەم مەسوورەکە کارەکان تیان نمایش کراوە و سبێنێش بەردەوامە بێ. قسە و باسەکەم لەسەر ئەزمموی بەڕێزیان و پێشەنگاکە و چەندین پرسیار وەڵامی تر بە میوانداری زۆر بەڕێز خاتوو فاتمە شەقلاوەی کە بەڕێزیان شێوەکارن و لە لای من میوان. خاتوو فاتمە سلااو لێ بێوارێت باش بە. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆم دەفرێتە جوانم. زۆر بەخێر بێ. سەرەتا ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام تێکەڵکردنی ڕەنگە لە لای تۆ و بێگومان ژنیش بەشێکی دانەبراوە لە کارەکانی تۆ. ماوەی چەند ساڵە بڵین بە تەواوەتی بۆ کار لەسەر هونەری شێوەکاری ئەەکەیت و بۆچی ئەم دوانە هەڵبژاردن و لەگەڵ سروشت؟ بە تەواوەتی لە ساڵی 1993ەوە بەشداریم کرد یەکەم پیشانگای تایبەت عفۆ بەشداریم کرد لەگەڵ پیشانگایەکی هاوبەشی. ئیتر دوای ئەوە چەندین پیشانگای هاوبەشی بەشداریم کرد و ئەمەچیان سەیەمین پیشانگای تایبەتیە و شێوازێکی زۆر سادە و واقعیانەم هەڵبژارد و پیشانگای ئەمڕۆشم بە ناوی ئافرەت و سروشت بوو. حەزم کرد هەردوو شتە جوانە تێکەڵ یەکتر بکەن. باشە خاتوو فاتمە، ئەوەی کە ئاماژەی پێیەکەن هونەرمەند تاوەکو ڕێبازی خۆی ئەدۆزێتەوە، تاوەکو ڕێچکەی خۆی ئەدۆزێتەوە، ئەبێ زۆر بابەت تاقی بکاتەوە. تۆش بە هەمانەوە ڕێگەوە ڕێبازانەیە تێپەڕێوی تاوەکو ڕێچکەی خۆت و ڕێبازی خۆت دۆزیەوە لە کۆتاییە؟ تەوان من بەڕاستی ئەکادیمیام نەخوێندووە، تا ئێستا هیچ تەریقەیەک یاخود هیچ ڕێگایەکی تایبەتی خۆم هەڵ نەبژاردووە. حەزم کردووە ئەوەی کە حەزم لێبی و بتوانم ئیشی تیا بکەم. بەڵام ئەوەی کە بە تایبەت پیشانگای ئەمڕۆم شێوازێکی زۆر واقعیانم هەڵبژارد، حەزم کرد هەرچ بینەرێک کە دێت ڕاستەوخۆ بزانی بابەتەکە چۆنە و لێ تێبگات. باشە، ڕەنگ چۆن بەکار ئەهێنیانەوەی کابینم زۆر بە وردی ڕەنگەکانت تێکەڵ کردووە و زۆر تایبەتی ژانی کار لەسەر چەندسێکردن و لەگەڵ گونجاندنیان کردەوە. چۆن کار لەسەر ئەمانەکەی؟ ئەوەی بەکارم دەینم زیاتر بۆیەی زەیتیە. حەزیشم زۆر لە ئیشی وردەکاریە. ڕەنگەکانیش بە شێوەیەکی گشتی هەموو ڕەنگێکم لا جوانە، بە تایبەت شین سپی هەموو ڕەنگەکان بەلامەوە زۆر جوان. حەزیشم زۆر لە ئیشە بە وردیانی و تەنسیقی ڕەنگەکانیش بێم بێگومان بۆ تابلۆ زۆر گرینگە. باشە، ئاماژەت بۆ کرد کە بە بڵین ئەکادمی نەت خوێندووە، بە بەهرەیەکی مناڵی بوو پەرەت پێەیە یاخۆت حەزی خۆت بوو؟ یەکەم شت کە لە ناخم دروست بوو لە پۆلیسەی سەرەتایی بووم کاتێ مامۆستا وەڕقەکەی بەرز کردمەوە وتی ئافرین زۆر جوانە. دواییتر تقریبا زۆر بە وردی لەسەر ئیشەکە نەبووم، بەڵام هەندێک هۆکاری سیاسی با بڵێن شەهید بوونی براکەم و زیندانی کردنی براکەی ترمو لە یەک کاتا تقریبا ئیتر ئەمە هەستی کوردایەتی زۆر لا دروست کردم. حەزم کرد تابیری کەمیانی ناخی خۆم هەڵڕێژم بۆ شتێک. ئیتر ناچار بووم هاوڕێیاتی لەگەڵ تابلۆکان بکەم و بە تابلۆکان ئەوەی لە ناخمایە دەری ببڕم. باشە خاتوو فاتمەوەی کە بینم بە کۆمەڵی قەبارەی جیاواز بۆ نەوێنە ئەکەشیت. قەبارەکان چۆن هەڵ ئەبژێریت؟ ئایا ئەکرێت بۆ نمونە ئەم فۆتۆیەیان بەم قەبارەیان بکرێت یاخۆت ئەمە بڵین چۆن ئەیان گونجێنی؟ زۆر ئاساییانێ ئەگەر قەبارەکان بچووکی کەم یا گەورە بکەم، بەڵام بە ڕاستی هۆکاری بچووکی ئەم تابلۆیانە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی شوێن لە ماڵەوە. تابلۆکانیشم زۆر زۆرە، ناچار لە بۆکسا هەڵیانەگرم ئەم لە دەفتەرە هەڵیانەگرم، بۆیە بە بچووکی زیاترەکەم ئەگەر نابەجددی حەزم لە تابلۆی گەورەیە. لە تابلۆی گەورەیە. بەر لەوەی کە باس لە پێشەنگاکە بکەم لەگەڵ چاوە کارزانەوەی بینەر و ئەو بابەتانەی تر، پێم خۆشە بابەتێک تر لەگەڵ بەڕێستا باس بکەم، ئەویش فرۆشتنی تابلۆیە. تا ئێستا توانیوتە هیچ کام لە تابلۆکان بفرۆشی یاخود بازارێکی باشیان بۆ دروست بکەیت؟ چکە زۆر کات بە بڵێن هونەرمەندان و شێوەکاران گلەی ئەوان هەیە کە خەڵکی ئێمە هەتاوەکو ئێستا ئەو بە بڵێن هۆشیاریەی نییە کە تابلۆ شێوەکارێک بکرێت لە ماڵەکەی لە شوێنێکی تایبەت نمایشی بکە. من ماوەی 17 ساڵە
هیچ ئیشێکم عرض نەکردووە واتە 17 ساڵە بەس لە ژوورەکەمە ئیشەکەم و دایەنێم بەڵام پێشتر تابلۆم کردووە و ینی بە نرخێکی تاڕادەیەک باشیشیانی فرۆشتومە بەڵام ماوەی 17 ساڵە بەس شتەکڕم و ئیشەکەم بەبێوەی عرزم نەکردووە تا ئێستا بۆچی ئارزیان ناکەی خات و فاتمە؟ دابڕانێکی زۆر بوو لەگەڵ دنیای دەرەوە بەڵام لە ماڵەوە بەردەوام بووم تر زیاتر هۆکارەکەش بەخۆی مناڵەکانەوە بوو باشە زۆر کاتەیە بۆ نمونە شێوەکار داوای لێکرێت کە شێوازێکی تایبەت بۆ منە لەو حەیەکی تایبەت دروست بکات تا چۆن ئەم داواکاریانە بۆ تۆی وەکو شێوەکارێک بۆ هەندێ ماڵ داوایان کردووە بەڵام زیاتر لەو حەکان تیجارین ینی چکە من حەزم لێ نییە لە تێکەڵکردنی ڕەنگەکان و لە پشتی ڕەنگەکان زیاتر بابەتەبی من حەزەکەم بابەتەکان ڕاستەوخۆ بینەر لێ تێبگات باشە بەڵام وەکو تیجاری داوایان کردووە و بردووشیانیانی لەگەر ڕەنگا بینێ چانە خات و فاتمە زۆر خۆشە ینی هەستەکەم شین زۆر وانە ئەو حەزم لێە زۆر بەڵێ باشە چۆن بۆ نمونە لەو حەیەک دروستەکەی زۆر کاتەیە هەندێک لە هونەرمەندان وێنەی فۆتۆکان دروستەکەنەوە کامە هونەرێکی زۆر تایبەت و زۆر ناوازە و جوانان دەکاتێ جیاوازی ناکەی لە بینی فۆتۆکە و لە بینی کارە شێوەکاریەکە هەندێک هونەرمەندی تر بە خەیاڵ کار ئەەکەن و خەیاڵ و بزری خۆیانە خەنە سەر تابلۆیەک کامیان تو کارەکانی تۆ وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ینی شتەکانم زۆر تێکەڵە با بڵێن تابلۆم هەیە زیاترینی خەیاڵی خۆمە تابلۆم هەیە یاخود بڵێن بینیومە و شتەکەم بینیوە دوای خۆم تۆزێ داهێنان و گۆڕانکاریم تێکردووە بە هەموو شێوازێک ینی خۆم زیاتر حەزیان بە کامەیە خات و فاتمە هەم بۆ بینەر و هەم بۆ کڕیاریش کامیان زیاتر خواستی لەسرە خۆی دابەشە بێت تقریبن بەڕێی خۆم بۆ 3 تەبقە تەبقەیەک زیاتر تیجاریە بۆ ناو ماڵ تێکەڵکردنی ڕەنگەکان و هەندێ ئەمانە کێشانیشیان زۆر ئاسانترە چونکە ماوەیەکی زۆر کورتیەوێ لاساییکردنەوەش هەیە بێگومان من بە لاساییکردنەوەشم بەکارهێناوە ینی سەیری شتی ترم کردووە ئەمەشیان تا ڕادەیەک هەیە بینەری خۆی هەیە بەڵام زیاتر هونەرمەندان حەزیان لە داهێنان و ئەم شتانەیە ئیتر من بەڵام وام کردووە هەموو بابەتەکان تێکەڵ بێت زۆر باشە بەمە سەر بابەتی پێشانگاکە وەکو ئاماژەت پێکرد هەنێزیکی 17 ساڵە شێوەکاریت بەڵام تا ئێستا 3 پێشانگای تایبەتی خۆتە هەیە بۆ ینی پێشانگات کەمە بۆ حەز ناکەی بینەرێکی کارەکانت ببێ ینی مە لەوانێ پرسیار بێ لە لای من و لای زۆربەی خەڵکیش بۆ کار لە ماڵەوەکەی تۆ نمایشی ناکەیت تەوان لە 93 دەستم پێ کردووە ساڵانێکی زۆر ینی زۆر چالاک بووم بە جددی بەڵام 17 ساڵە بەس لە ماڵەوە ئیشەکەم وەکو وتم ینی بەهۆی مناڵەکانم زیاتر حەزم کرد تۆزێ گەورە بن اینجا کارەکان نمایش کارەکانم بەردەوام زۆر باشە ئەمڕۆ پێشانگای شێوەکارێکی بەڕێزت کرایەوە و سبەینێش لە هۆڵی مۆزەخانی نیشتمانی ئەمنە سوورەکە بەردەوامە بێت کاردانەوەی بینەرەکان ئەمڕۆم ئێوارەیە چۆن بوو بۆ پێشانگاکەی تۆ بۆ کارەکانت تا ڕادەیەک باش بووم بەڵام بەجددی لەبەرەوەی سلەیمانی شارێکی ڕۆشنبیر و ئەمانەیە تەوەقعمە کرد زیاتر بینەری هەبێ بەڵام تا ڕادەیەک هیچ باش بووم بۆ هیوای سبەینێ پێشانگاکە بینەری زیاتری هەبێت و تۆش خەڵک بێ بەشنەکەی لەو تابلۆ جوانانێکی کێشیت و بەردەوام پێشانگا بکەیتەوە خات و فاتمەگیان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشێ پرۆگرامە لەگەڵ مابووی هەرچێکماوە فەرموو وەڵاوی ڕای دەستخۆشی و سوپاسکردنی ئێوە و زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە ئێوە مناسی زۆر سوپاسانە سپاس بۆ بەڕێزم خۆشحاڵ بووم بە هیوای کاری باشتر و کاری جوانتر